لێرەوە بە پێویستتر دەزانم شتێکی دیکەتان بۆ بخوێنەوە بە ناونیشانی بانگەوازێک لە ڕۆژنامەی ئاوێنە دوێنێ نەشر کراوە. بانگەوازێک جەمال عرفان لە ژمارە 12/1924 لە ڕۆژنامەی ژیانەوە دەڵێ عەجەب ئەوەی تورکەکان لە حەربی عمومیەدا و ئاخریە کە بە ئێمەیان کرد هەتا ئێستا هیچ ملەتێک بەسەریا هاتووە و لە تاریخا بینراوە. قەسابخانەکەی بەردەرچی قشڵە نایەتە بەرچاومان، تەماشای گردی سەیوان و دارشەخسەکانمان بکەین، ئێسقانی مردووەکانمان کە لە برسانە ئەمردن و فڕێ ئەدرانە ئەو دەشتا بێتەوە فکرمان. دەی میز بە تورکیا داکەن، میز بە هەموو شتێکی تورکیا داکەن، تەنیا زمان و کولتور و مرۆڤە باشەکانیان نەبێ. میز بە هەموو شتێکی تورک داکەن، پێش هەموو شتێک بە ئاڵاکەیان، چونکە ئەوان ئاڵا بە ئێمە ڕەوا نابینن. میز بە ئەوان داکەن، میز بە ئازادی ئەوان داکەن، چونکە ئەوان ئازادی ئێمەیان سەر بڕیوە. میز بە جەژنەکانیان، چونکە هەمیشە جەژنەکانی ئێمە دەکەنە پرسە. فڕۆکەخانەکانیان، چونکە لە ناو فڕۆکەخانەکانیاندا ئێمە بە جوولەکە و تیرۆریست تۆمەتبار دەکەن، سەرمان لە قژەوە دەگرن و دەیخەنە ناو دەمی ئاودەستخانەکانیان. میز بە هەموو شتێکی تورک داکەن، میز بە مێژوویان، چونکە مێژووی ئێمەیان لە ناو مۆزەخانەکانی خۆیاندا زیندان کردووە. قەرەقۆینلو و ئاقۆینلو ئەم دوو مەڕە یەکەمیان ڕەش ئەوەی ترسپی لە 1435 و 1470 ئەردەڵان و جزیرەیان بە هەمان ئەو دەردەبرد کە سوڵتان مورادی چوارەم مزوری و یەزیدیەکانی لە 1638 لە ناو مەنجەنیق چاوتۆقێن کرد. میز بە سوڵتان سلێمانە قانونیەکەیان، سوڵتان سلێمانی قانونی هات بە ناوی قانون بانە و شارە زووری هەپڕون بە هەپڕون، عەشیرەتی دزەیەکانیشی نەفی کردە گوندی دزێ. ئەنجا ڕواندزی لە 1548 گڕتێ بەردا. میر سەیفەدین میری سۆرانیشی لە 1559 بەفێڵ دەعوەت کردە ئەستەمبۆڵ و لەوێ لە سێدارەیدا. میز بە سوڵتان سەلیمی یەکەمیشیان داکەن، چونکە لە چاڵدێرانی 1514 پاش ڕووخاندنی میرنشینی حەسەن کێف و ئازیزان کوردستانی گەورەی
عینەن کێکی عید میلادی باپیرە حیزەکەی خۆی دوولەت کرد و لە نێوان خۆی و شا ئیسماعیلی سەفەوی دابەشی کرد. سوڵتان سەلیمی یەکەم چونکە لە چاڵدێرانی 1514 پاش ڕووخاندنی میرنشینی حەسەن کێف و ئازیزان کوردستانی گەورەی عینەن کێکی عید میلادی باپیرە حیزەکەی خۆی دوولەت کرد و لە نێوان خۆی و شا ئیسماعیلی سەفەوی ئێران دابەشی کرد. عوسمانە شەلی یەکەمین سوڵتانیشان عوسمانە شەلی یەکەمین سوڵتانیشیان چونکە بە ناوی خەلافەتی ئیسلامەوە ئەم گەلە گورگەی کۆ کردەوە تا لە ئەرمەن و ئاشووری و کوردانیان بربدا میز بە گورگە بۆرەکانیان داکەن. گورگە بۆرە مافیاکانی تۆرانیزم کە لەو دی و هەر پەنجەرەیەک لە ئەوروپا یەکێکیان خۆی دەست بە چەقۆ مەڵاس داوە بۆ کوشتنی گۆرانیەکی کورد یان هیچ نەبێ بۆ سەربڕینی حرفێکی کوردی. بە مەعموری کە مەشهوری جیهان بوو خاچی کوردستان هەمووی وێرانەیە ئێستا لە زوڵم و وەحشەتی تورکان. میز بە هەموو شتێکی تورک داکەن، میز بە شوشە هەنگوینەکانیان کە ڕەوازی هەنگوینی خۆمانیان شکاند، میز بە حەلوا و گەزۆ و مڕەباکانیان کە لە ناو قوتووە مەعەلەب کراوە مکیات کراوەکاندا بازاری حەلواتەکانی سلێمانی و پاقلاوە فرۆشەکانی هەولێریان شکاند. میز بە برنجیان کە ڕەوازی برنجی ئاکرێ و برنجی بازیانیان شکاند. شەقلاوە دەڵێ میز بە ڕبە هەنار و بادەم و کونجی و تەماتەکانیشیان، میز بە توور و هەنجیرەکانیشیان. گوێزی هەورەمان دەگریت و دەڵێ میز بە پرتەقاڵ و هەرمێ و سێوەکانیشیان، هەناری شارەبان تووڕێ و دەڵێ میز بە ترێ و هەڵوژەکانیشیان، بە ئاوی حەیاتەکەشیان کە بە ناز و فیزی خۆیەوە وای کرد ئاوی بێخاڵمان پڕ ببێ لە گوو، هاوینە هەواری ئەحمەد ئاواشمان تا هەتایە قەپات بکرێ. ئەم ئاو عەرزەی کە هەمانە گەر زەرع بکرێ دەوڵەت دەبێ بە کۆڵکەش و شا بە سەپانمان گەر زەرع بکرێ. میز بە کرێم و کلینیکس و شامپۆ و سابوونەکانیشیان چونکە ئەوان هەرگیز نایانەوێ ئێمە بتوانین کرێم و کلینیکس و شامپۆ و سابوونی خۆمان بۆ خۆمان دروست بکەین، نایانەوێ. میز بە ئاوی تەماتە و تەحین و دۆشاوەکانیشیان، گەنم، نۆک، ئاردیان. 70 ساڵی تەواوە کوردی خوارەوە ئیستیقلالی داخلیشی مەحوو بووە، کەوتبووە بەردەستی تورک. لە زەرفی ئەم 70 ساڵە چ خێرێکی بۆ ئێمە، چ موئەسەسەیەکی عالیە و سناعەیەی بۆ دامەزراندین، چ تەرقیەیەکی دا بە زراعەت و تجارەتمان. میز بە خاولی و پانتۆڵ و کراس و بلوز و دەرپێقوتە و ستیان و حیجابەکانیشیان چونکە ئەوان ئێمەیان کردۆتە بازاڕێکی ئەکسپایر بۆ خۆیان و دەیانەوێ ڕووتمان بکەنەوە. شەهیدەکانی گوندی ڕێکان
دەگرین دەڵێن میز بە گۆشتی مەڕ و بزن و مانگاکانیشیان داکەن کە لەو دی و جامخانە لۆرتەکانی مازی و نازەمۆڵ سەفتە سەفتە دانیشتون پارەی دەوڵەمەندە کوردەکان دەژمێرن و بەو مەڕ و مانگا شەهیدانەمان پێدەکەنن کە کەوتنە بە قەسفی جەندرمەکانیان لە نێڕوێ. میز بە گۆشتی قەل و مراوی و نەعامە و بزنەکانیشیان داکەن کە لەو دی و جامخانە سوورا و سپیا و لێدراوەکانی کەپیتاڵ و نیو سیتی وسوڵاتی وەزارەتی بازرگانیمان دەژمێرن و حیت حیت بە قەل و مراوی و بزنە بردومان کراوەکانی خۆمان پێدەکەنن لەخوا کوڕەک. چۆن تازە فەرامۆشی دەکا کوردی عێراقی زوڵم و ستەمی تورک و جەفا و جەوری و نیفاقی. میز بە کارتۆنی شیر و شەربەتی خۆخ و سێوەکانیان داکەن میز بە ماست و پەنیرەکانیان میز بە تەبەقە هێرکەکانیشیان لە هەر کوێیەک چونکە هەڕمێنی باغەوان و پیشەوەرەکانی خۆمانیان شکاند چونکە بازاری ژنە شەهیدەکانی خۆمانیان ئاوارە کرد ئەو ژنە شەهیدە گوند نشینانەی لەگەڵ وەرزێرە بێکارەکانی برایان لەگەڵ ئامۆزا و خاڵ و مام و دۆتمامە بێخەستەخانە و بێ مەکتەبەکان ناچار لەبەر بێکارەبایی و بێ ترەکتۆری و بێ ئاودێری گوندی خۆیان جێهێشت و ئەمە تا هاتوون بوونەتە فەڕاش و چایچی لە ناو پەرلەمانی پڕپەپولەی پایداری کوردستان. ناچار لەبەر بێکارەبایی و بێ ترەکتۆری و بێ ئاودێری گوندی خۆیان جێهێشت و ئەمە تا هاتوون بوونەتە فەڕاش چایچی لە ناو پەرلەمانی پڕپەپولەی پایداری کوردستان یانیش بوونەتە خزمەتکاری ئەو سەنتەرە ڕۆشنبیریانەی ڕۆژتا ئێوارە بایەشک دەدەن بە دیار ئاڵای شەکاوەی حیزبەکانمانەوە. سربەخۆیی سیاسی چۆن دروست دەبێ بەبێ سربەخۆییەکی ئابووری؟ چۆن سربەخۆیی سیاسی چۆن دروست دەبێ بەبێ سربەخۆیی ئابووری؟ ئەم ئاو عەرزەی خۆمان گەر زەڵع بکرێ دەوڵەت دەبێ بە کۆڵکەش و شا بە سەپانمان میز بەو سیاسەتە ئابووریە چەوت و چەوێڵەی حکوومەتی خۆشمان داکەن. میز بەو سیاسەتە ئابووریە چەوت و چەوێڵەی حکوومەتی خۆشمان داکەن کە بۆ خاتری قازانجی چەند کۆمپانیایەکی شەریک یان لەبەر خاتری وەرگرتنی باج لە بەرووبوومە تورکیەکان لێ دەگەڕێن عەسکەر و جەندرمە و فڕۆکەی تورکیا گوڵەکانمان سمۆرەکانمان بزنەکانمان گامێشەکانمان شەقامەکانمان شاخەکانمان بۆم باباران بکرێ سەری بڵندەکانیشمان شۆڕ بکەن. میز بەو کەسانەش داکەن کە دەڵێن ئەم قسانەی من خەتەرن بۆ سەر ئەمنی قەومی کوردستان. میز بە شاحینە و تانک و لۆریەکانیان داکەن چونکە غاز و نەوتی ئێمە ئاودی دەکەن. جوگرافیا زانستێکی بێلایەن نییە، جوگرافیا زانستێکی لایەنگیرە، هونەرێکی سیاسیە. میز بە نەخشەی جوگرافیشیان داکەن. بۆچی لەسەر نەخشە جوگرافیەکاندا حەز دەکەن لە جیاتی کوردستان بنووسن شیمال العێراق؟ بۆ؟
ئێمەی بەلەنگاز و بێدیفاع هیچ سەکێکی دیکەمان نییە. میز بە تورکیا داکەن، میز بە دەماچە و بیکەیسی و کلاشنکۆفەکانیشیان، میز بە جەندرمە و لەشکر و عەسکەرەکانیشیان، چونکە ئێمە گوڵماندانێ وەریان نەگرت، چونکە ئێمە دەستی تەوقەمان بۆ درێژکردن، کەچی ئەوان نارنجۆکیان لە ناو دەستماندا تەقاندەوە. وا تێدەگەن ئێمە بێهێزین و لە کەمی خۆمانە کە ئاشتی خوازین، لە کەمی خۆمانە کە ئاشتی خوازین. تەماشای ئەو هەموو سەردەمە شەرمەزارانەی ڕابردووتان بکەن، تەماشای ئەو هەموو سەردەمە شەرمەزارانەی ڕابردووتان بکەن، چەند کۆی لەو شەرمەزار و برسین ئەو سەدە تاریکە ژێر دەستیانەمان تەماشاکەن، چەنێک زەلیل، چونکە خۆمان هەمیشە بە برا بچووک و کەم دەزانی، چونکە هەمیشە خۆمان بە برا بچووک و کەم دەزانی. سەردەمی برا بچووکی و گەوزێتی بەسەر چوو، میزیان پێداکەن، میز بە هەموو مەلهە و کەبەریەکانیان، میز بە قەحپەکانیشیان لە هەر قەراغێکی دەردەنیل، ئەو قەحپانەی کە لە سیاسەت مەدارەکانیان زۆر وەفادارترن، میز بەو پەرلەمانەش کە دەڵێ پێشمەرگە تیرۆریستە. ئەمە بۆ ئەوەیە کە کورد هەست بە غەڵەتێکی توند و کەمی خۆی بکا بەرامبەر تورک، بۆ ئەوەیە کە تاچی کورد هەمیشە هەست بە گوناح بکا لە مەحفەلە نێودەوڵەتەکاندا، هەست بە بچووکی و کەمی خۆی بکا. میز بە تورکیا داکەن، میز بە هەموو شتێکی تورکیا داکەن، میز بە سوڵتان محەممەدی چوارەم داکەن. وێران گەر بوو لە 1645 میرنشینی شەرەفخانی خاپوور کرد و کتێبخانەکەی عەبداڵخانیشی سووتاند. سوڵتان مەحموودی دووەمیش چونکە لە 1637 میرنشینی بادینانی خاپوور کرد، پاشای گەورەی میری ڕواندزیشی لە شاری سیواس گول لە باران کرد. یەزدان شێر دەڵێ میز بە سوڵتان عەبدولمەجیدی یەکەمیش داکەن، چونکە لە 1651 میرنشینی بابانی وێران کرد و لە 1653 ئاگری خستە ماڵی منەوە. لە 1674 میری بۆتانی نەفی کردە دوورگەی کریت. بەدرخان پاشای میری بۆتان سڵی نەکردەوە، پێی سوڵتان ڕاستە تۆ لە من بەهێزتری، بەڵام من لە تۆ زۆر بە شەرەفترم. ڕاستە تۆ لە من بەهێزتری، بەڵام من لە تۆ زۆر بە شەرەفترم. سەری خۆی هەڵگرت چووە دوورگەی کریت. میز بە سوڵتان عەبدولحەمیدی دووەمیشیان داکەن، چونکە لە 1682 شەمزینانی وەک دۆڵی خانەقا ئەمڕۆ سووتاند. شێخ عوبەیدوڵڵای نەهریشی نەفی کردە مەککە، هەر ئەمیش بوو داوای لە مێقداد مەدحەت بەدرخان کرد، وتی ئەگەر ڕۆژنامەکەت نەوەستێنی هەرچی ممتەلەکاتی ئەجدادت هەیە زەوتی دەکەم و بنەماڵەکەشت یەکەیەکە نەفی دەکەمە تەڕابلوس. جەلێە چیەم زوڵمە ئەمڕۆ تورک ئەیکا لەم عیبادەی تۆ، فەقیر و دەوڵەمەند شاه و گەدا شەو تا سەحەر ناڵان. میز بە سوڵتان محەممەد ڕەشادیش داکەن، ئەو بوو بارزان و بادینانی کردە گۆمی خوێن. شێخ عەبدوسەلام بارزانیشی لە 1940 لە سێدارەدا قەتڵ و عامی ئەرمەنیەکانیشی کردە شانازی بۆ قەومی تورک، کە شێخ عەبدوسەلامیان کوشت. ئەگەر بێدەنگ نەبووینایە چ تورکێک حەدی هەبوو دەستدا لە نەجلی سەییدی عەدنان.
لە 1970 عەبدوڕەزاق بەدرخان و لە 1990 هەمزە بەگ مۆکسی سەرنووسەری گۆڤاری ژینیشی ئەعدام کرد. سوڵتان عەبدولمەجیدی دووەمیش لەبیر نەکەن، کورد قڕانی ئەو لە ژمار هەر نایە، هەموو جەستەم برینداری قوڵنگی جەیشی تورکانە، سروشکی زارزاریمە بەبیلە شێوی سەرقەبران. سێدارەکەی شێخ سەعیدی پیران دەڵێ میز بە کەماڵ ئەتا تورکیش ناکەن. ئەژدیهای هەرە مەزن چ بلیمەتێک لە کوردکوژیدا. تورکیا تورک لە ڕدر، تورکیا تورک لە بدێ، هێندە سامناک زمانی کوردی بڕی کە کورد لە ئەوروپاش زەندەقی چوو. کورد تەنانەت لە لاسڤیگاس و لەسەر بورزی ئیڤلیش بێ تاکو ئەمڕۆژ جەسارەت ناکە بە زمانی خۆی قسە بکە. میز بە تورکیا داکەن، میز بە هەموو شتێکی تورکیا داکەن، تەنیا زمان و کولتور و مرۆڤە باشەکانیان نەبێ. تەنیا زمان و کولتور و مرۆڤە باشەکانیان نەبێ. ئەو مرۆڤە باشانەی کە ژمارەیان حەیف بە هەمووی لە پەنجەکانی یەک دەست تێپەڕ ناکە. ئەوە دوای مناقشە بکە. هیوادارم ئاوی ژین بێ. هەرچی شتێکی تورکەیە لای خۆمەوە قەرارم دایە نەیکڕم. نایکڕم نایکڕم. ئێوە کڕیوتانە گەوزێتی خۆتانە. منیش کڕیم برێ فەرهاد پیرواڵکەری گەوزی زەرەر لە اقتصادی کوردستان دەیکڕم. پەنیری تورکی بکڕم زەرەر لە پەنیر فرۆشێکی ناو بازاری شەقڵاوە دەبێت، چونکە بازاری هێشتان ئەو بانگەوازە بۆیە بۆ خۆم بە کەس ناوە کە دەڵێم میزی پێناکە بە خۆم دەڵێم پێش هەموو کەس داوالەکە بە خۆم شعر قسەکردنە لەگەڵ خۆم وڕێنەیە هەیە لەگەڵ خۆم. ئەو ڕێنەیە بە کەڵک بێ بە کەڵک بێت، جوان بێ جوان.